بخير بمامتك. بخير بابا. كڕێک فەحسەکانت وەرگرتەوە؟ دەرچوو بابا دەرچوو. ئەوزارە چ دەرێ؟ دووبارە هیچ. دووبارە هیچ. وەرە کوڕم وەرە با یەک دوو قسانت لەگەڵ بکەم. بڕۆ کچمە تو بڕۆ بەخێ بڕۆ. باش مامی. وەرە. وەرە کوڕم وەرە. وەرە لەکوێم دانیشە وەرە. باشە. جواب دەمە کوڕی من. وەڵێ بابا. نەک ئەو فەحسە. 100 فەحسی دیکەش بکەی هەر ئەوە نەتیزەکەیتی. باشە ئێستا مەبەست چێ بابا گیان؟ کوڕم ژنەکەت نەزۆکە منداری نابی. باوکە جان ئەم قسانە مەکە یانی بڵێ نەزۆکە و نازانم چی. باشە دوای خێرمان بۆ بکە با مناڵمان بێتتر ئەمە چییە؟ کوڕم جۆ لە بابەت ڕاگرا دەمەیە ژنی دووەمت لۆ بینم. بابا جان چەند جارێک ئەم مۆزوعەتان کردوتەوە من بە هیچ شێوەیە ژنی دووەم نایەنم نامی ئەم مۆزوعەش بکرێتەوە. کوڕی من ئەتوو شنەکە تێ نەزۆکە منداری نابی ئەمە دەمانوێت لەگەدا کە ژنەکە لۆ بینین منداری ببی کچی ببی کوڕی هەبی ئەو ماڵم لۆ ئاوەدان کاتەوە. باشە بابا گیان دایان عین لە جیاتی ئەوەی کەوا بڵێن ژنی دووەم بێنە دوو ئای خێرم بۆ بکەن بەشک و مناڵێکمان ببێ. هەوکە من تێناگەم کوڕەکەم ئەتوو چۆندا دیفاع لەو ژنە نەزۆکە دەکەی؟ باوکە گیان خێزانمە بۆ دیفاعی لێ نەکەم چەندی جارێشکێنەوە لە نەزۆکە نەزۆکەیە بەسە. کوڕم وەیە نەزۆکە ئەمە دەمانوێت لە گەداکە ژنی دووەمت لۆ بینین لۆ خاتری وەی کچت هەبی کوڕت هەبی لەبەری بەحەسێنەوە. باوکە گیان بەسە بێزار بووم. وەڵا بابەت تەواوما کردژنی کوڕەکە گەیشتە ئەو دەرەجەیەی لە سەمنیش هاوا بکە ئەمن دەڕۆم هەتا تووشی چەتەچی نەکردیمە دەڕۆم. دایکە بێزار بووم بەسە بێزار بووم باوکم بواکە. ئەتوو بۆ وا دەکەی کوڕم ئەتوو بۆ وا دەکەی ئەتوو ناترسی بابت شەکرەی هەیە زەختی هەیە لێی بدا و تووشی جەڵتە ببیتن. با خەفە لە من نەخوا هیچ پێویست ناکە دایکە خەفە لە من بخوا. کوڕم بابت حەقیتی ئەمەش پیربووینە دەمانوێت منداڵی خۆمان لەو ماڵی ببینین بگەڕێ و بسوڕێتن هەتا کەنجین چاوەڕوان بینەمە. دایکە ژان من ژنی دووەم نایەنم بەسە وەڵڵە حەزم بە ژنی دووەم نییە پێویست ناکە ژنی دووەم بێنم خێزانی خۆم خۆشە وەڵڵا بێگەردم خۆشە وازم لێ بێنن. باشە باش ئەویشت خۆش بێ ژنی دووەمیش بینە خۆشن ژنی نەخواردیە چی تێدایە؟ باش ئەگە بێگەرزانی دایکە. نازانی کوڕم نازانی. چۆن نازانێ؟ ماڵەچی دیکەت لۆ دادەنین بەشە وەرەوەکەم بێگەردی بە ڕۆژلەک نەوی بە بێگەر هەروە دەزانێ ئەتو لە ئیشی. دایکەمە بابەتێکی زۆر قورسە ناتوانم ئاوڕاردم بەس باشە بیرێکی لێکەمەوە. جواب دەمە کوڕی من ژنی دووەم دەینی بینە ئەگەر نا نیش لەمەوە پاش هەڵس و کەوتم بەرامبەر دەگوڕم. نا بابی ئەمیری ئەمە قسەم لەگەڵ کردی ڕاست دەبی ڕاست دەبی. بۆ بەڕاستە؟ ڕاستە بابە ڕاستە لەبەر تۆ دایکم ڕازێ بم. ئەمیر دڵت خۆش کردم کوڕی گەورە ئەم نیش لەمەوە پاش ئەو کوڕی من هەرچی بویە لەی دەمێ و لەسەر سەری خۆمی دادەم. ئەس دایکە من نازانم ئەو ژنە چییەتە ئێستا؟ کوڕی خۆم ئەمیر غەمی وەت نەبی ئەوە ناسیاوەکی خۆمانە لە خانەوادەکی زۆر باشە. کچێکەش هەرچی برێن ئەوەمان لۆ دەکا و بە قسەی مەدەکاتم. بەس باوکە جان دایکە جان بە مەرجێ بە هیچ شێوەیە بێگەرد نەزانێ. بێخەم بە کوڕم بێخەم بەلەوەی. بەرە باش. تێناگەم تۆ ڕۆی بۆیش ئەوت لە پاکانە بۆ چییە؟ جانەکەمیشی زۆرم هەیە هەم دوێنەش پێتم وت تەعزیەکێ لێ خۆمە گۆڕم و ئیتر بۆ بێمەوە ماڵ ئەچم بۆ تەعزیەکە. باشە دەی ئەمیر جان چەند ڕۆژێکە ماڵەوەتان هەرچ بەچپیانە چییە؟ هێدڵەکەم خۆتە زای مەسەلەی مناڵبوونە. ئەی چی بکەم من؟ جانەکەم هیچ مەکە با بخۆیان هەر بڵێ بوو خێر عەلا خێر نەبوو هیچ کارێک بێ حکمەت نییە جانەکەم تۆ خۆت بەوانە مەشغوڵ مەکە. خوات تۆم لێ نەسێنێ ئێستا هەر پیاوێکیکە بووایە دەمێ بژنی هێنام. ئەمیر تا ئێستا هیچ شتێکت نەشاردۆتەوە پێی بڵێ ژنت بەسەر دێنم. ئەمیر ئەو چیتە؟ هیچم نییە جانەکەمەوە بەتەمام بەتەمای چیت؟
تەمام سەیرانی ڕێ بکەین بۆ خۆمان بڕۆین جێ بگۆڕین. زۆر چاکەم نیش حەزم لێ. زۆر باشە. جانەکەم بەس حەزم لێ بۆ سەیرانەکە ماڵی خوشکەکەشم بێت. باش ئەوە میرچی کردۆ هەتاخیر بوو. والله نازانم چەکە لە ژوورێ. لە تەلەفۆنەچی لەو کاتە زوو پێ بڵێ درەنگە بابە بزوو بێ. هێ بەسەر چاو جانەکەم قەی چێگە بابێن بۆ خۆمانە پێکەوە جەیەکە گۆڕین. ئەلۆ؟ ئەلۆ؟ ئەمیر کوڕم وەستەکەی لە ژوورێ. دووەرە زوو بە درەنگە؟ باشی مامازەدە حاڵت چۆنە؟ چی؟ سیارەکە تێک چووە؟ بەسەر چاو سلفە گێڕێ؟ کوڕە سیارەی چ بەحسی چ دەکەیەوە تو؟ سیارەی دەکە. نازانم بەحسی سیارەی دەکەی. بیدەمت. ئەمی هەی ترسونەکەرێ وەڵڵا. وێرە زووەرە زوو درەنگە دەی با بڕۆین. زوو دەی. ئێ باشە ئەوینەکە ئەو فیت پەمپەکەیەتی ئێستا دێم خۆم دێم بۆ لات چاکێکم باش. باشە دەی. بگرە وەستا دێ. مامازادە سیارەکەی تێکچۆ بەم گەرمایە فەقیرە. ئەستا ڕۆم بۆ چاکەم گونا حەبا لەو گەرمانە منێ باشە؟ دەی خواحافیز. هات وەرە فڕۆم بەرەوە کاک فازل چاوەڕێمان دەکە با بڕۆین. دەوا بڕۆم. یاڵە دەی. بابا ئەم بەیزنەوەک پێم قبول ناکرێت کە خوشکم سەر بە هەوێ مێردی بکە. کوڕم ئەتوو هەردەم دەبێ ڕێگر لەبەر ئیشی باش. بابا سەر بە هەوێ مێردکردن ئیشی باشە؟ کوڕم ئەوە ئیشی خوایە خوارەی پێدایە. بابا وایە خوارەی پێدایە سەر و سەر چاوم بەس خوشکم نەگەورە کچە نەبێوەژنە. کوڕم ئەتوو سەبرێکی بگرێ بە ئەوان بێن دابنیشین دوو قسەیان لەگەر دەکەین وەزعەکەیان لۆ ڕۆن دەکەینەوە با تێ بگەین. بابا هەروەت کرد هەتا شالێ خوشتشمت بە زۆری بە مێردا ئێستا لەکەم مەردەکەی بوویتە کۆی لەو مەزە پێ حازر دەکا. درن تەئەمن باوم قسە لە قسەی بابن نەکەی. بابەوە چ بووە؟ کچمەوە بێحورمەتی بەرامبەر بابت کرد. بڕۆ ماری کاک عەباس لێ دەرکەیتم بڕۆ. فرمو سلام سەرچاو فرمو. باش کاک فازل سەرچاو بەخێر بێ سەرچاو فرمو بەخێر بێ فرمو دانیشن فرمو. یا الله بەخێر بێ سەرچاو. یا خۆ چاوت خۆش بی. بەخێر کاک فازل باشی بەخێر بێ سەرچاو. بەخێر یاخۆ بەخێر بێ. خۆش بی یاخۆ. ئەلۆ؟ ئەلو خوشکم ئەمن لەگەڵەوە هاوسەرگیرەی نیمە نامەوێت چارەنووسی توش ڕەش بێ. باشە کاکە ئێوە نەتانوت لە دەرو دراوسێ هەموو پرسیومانە؟ ئێوە لە جیران و دراوسێمان پرسیە بەزە و کابرایە لەگەڵ ژن هێنان نییە. ئەی چۆن؟ باشە مادام چۆن هاتوتە داوای من؟ خوشکم ئەتوو نازانێ ئەمن برادرێک پێی گوتیمە. براکەم تکایە بگەڕێرەوە. خوشکم نایەمەوە ماڵێ لە ماڵێ بابم حساب لە بۆ قسەی من ناکات چ بکەم لە ماڵێ بەس ئەوەم دەوێت کە چارەنووسی تۆ وەکو لای خوشکمان ڕەج نەبی و تەواو. برام باوکم دڵی پاکە خۆت دەزانی تکایە بگەڕێرەوە. باشە ئەگەر ئەمنت خۆش دەوێ بگەڕێرەوە. لەبەر دڵی تو نامێت لەو ڕۆژەی بەتەنیابی ئەوە دێمەوە. خواحافیز. باشە خواحافیز. کاک فازل برایەکەم بڕوات هەبی لە نەریتی من نییە لۆ کوڕم دوو ژنان بینم بەس چ بکەم ئاخ بووکەکەمان لە زۆکە ئەمنیش ئەو حاڵم پێ قبول ناکرێت. ئێ کاک عەباس چێ دەری خەتا لە کوڕەکەی خۆتان نییە؟ نا بابە نا کاک فازل خەتای کوڕەکەمان نییە. ئەوەش بەحسەکانی کردیتمان هەمووی ئەمە شاکە.
تەواوە سەماعەتت هات ئەوش قسمەتی یاخوا خۆیە بەخێر بن خۆش یاخوا عفوا مای من دانیشە بورە بەخێر بن ئەوش هاواری کوڕم یاخۆ جەرگی بەخێر من. کاکاوار یاخۆ بەخێر بێ ئەوش کچە جوانەکەم وای ماشەڵڵا ماشەڵڵا ئای داچی داکەم سپاس یا ڕەبی ئەمە درێژبی ها وەریگرەوە ها وەریگرەوە کچی خۆڵ ئای دەست خۆش بی دەست خۆش کچی خۆش لێدا دەست خۆش بی ئەوش کچە جوانەکەم چ بڕیار بدا ئەوەیە باوکە جان لەسەر ئیزنت فەرم قسەی تۆ سەرسەر و سەرچاوم چاوت خۆش تۆ گەورەی منی خۆت دەزانی من قەت لەسەر قسەی تۆ قسان ناکەم بەڵام من بۆ هاوسەرگیرەی دوو مەرجم هەیە فەرم یەکەم ئەوەی کە عەدالەتی هەبێ لە ناوەند من و ژنەکەیدا دووەم ئەوەی کە من دەمەوێت ژنەکەی بزانێت کە هاوسەرگیری لەگەڵ من دەکا من لەم هاوسەرگیریە پەشیمانە بمەوە پاشگەزە بمەوە کوڕمە تو ئاگان لە خۆیە چ قسان دەکەی بەڵێ باوکە ئاگام لە خۆمە ئەدی ئەو قسە خۆرانە چێ دەکەی باوکە من هیچ عیبێکم نییە خێزانی خۆم خۆشەوێ بە هەموو دنیای نادەم ئەو ئێوەم بە زۆرشن بە من دێنە کورە نەتەیە تو ئابروو ببەی هەستا کورە ڕاوەستی چێوە دەچێت ڕاوەستیە وەرە خەڵکی چێوە دەچێت وەرە فازڵ خوا حافظ ئەوە عیلە بە ڕێزەکە باس دەکرد بێدەنگ بە توش